سڵاو تماشاکەرەی لە ئازیز ڕەمەزانتان پیرۆز هیوادارم هەموو لایەکتان تەندروست و سەلامەت بن. دێنە میوانی ماڵەکانتان لە بەرنامەی تەندروستی تۆ لە ڕەمەزان. لەم بەرنامەیە باسی بابەتە تەندروستیەکان ئاراتان کەی من چۆن بتوێنی من مەقەیەتی خۆمان بکەیمان وە زوان و ڕۆژی و هەروەها ئەو کێشە و گرفتانە چەسکە تەندروستیەکان کە ئارامان دروست بوو لە کاتی ڕۆژوگردن و چۆن بتوێنی من ئێمە چارەسەریان بکەی من. سەرەتا دێنە سەر سوودەکانی ڕۆژوگردن. ڕۆژوگردن دوو سوودی سەرەکی هەست ئەرا لەشی مرۆڤ. یەکەمیان سوودی دەرونیە. خۆی ڕۆژی کردن جۆرێکە لە عیبادەت و لە خوددا نزیکمان ئەکاتەوە و ئەمەشە خۆی ئاسوودەی و ئارامی ئەبەخشێتە لەش و ئەهێڵێ ناخ و دەروونمان ئارام بێت و هەروەها زۆربەی کێشەکان وەکو ئەزانین لە بابەتی دەرونی و دەست پێەکە لە خەمخەفتەوە دەست پێەکە ئەمەشە ئەمان پارێزێ لە نەخۆشیەکان کە هۆکاری خەمخەفەت و کێشەی دەرونیە وەکو نەخۆشی زەخت و نەخۆشی جەڵتە و خەمۆکی کە ئابەواتە ئەمەشە هەمووی سوودە دەرونیەکانە و سوودی زیاتریش. دێنە سەر سوودەکانی جەستەیی. سوودی جەستەیی زۆرە بۆ لەشی مرۆڤ یەکی لەوانە کە چارەسەری زۆربەی نەخۆشیەکان بە ڕۆژوگردن ئەکرێت. لە پێشە زانستەکانیش ئەوەیانە کردووە کە زانستێکی سویسری بووە، پزیشکێک بووە، چەندین ڕۆژ نەخۆشەکانی لە خواردندا بڕیوە، دوای ئەوە بەژەمێکی سووک دەست پێ کردووە بۆ ئەوەی چارەسەریان بکات. دێنە سەر سوودەکانی جەستەیی. سوودی جەستەیی زۆرە بۆ لەشی مرۆڤ. هەروەها زانستمەندەکان پێشتر ڕۆژوکردنیان بەکارهێناوە وەکو چارەسەرێک ئەرا نەخۆشەکانیان. بۆ نمونە دانشمەندێک عالمێکی سویسری کە دکتۆر بووە نەخۆشەکانی دابڕاندووە لە نان خواردن بۆ چەند سەعاتێک بۆ ئەوەی چارەسەریان بکات بۆ ماوەی چەند ڕۆژێک وەکو سیستمی ڕۆژوگردن. هەروەها ئێمە خواردن ئەخۆین بۆ ئەوەی لە لەش ئەبێتە وزە و بەکاردێت بۆ چالاکی. ئەجار کاتێ ڕۆژوگردن کە لەشی مرۆڤ چەند سەعاتێک زیاتر لە 8 سەعات کاتێک لەش لە خواردندا ئەبڕێت، هەرچەند ڕۆژوگردن نزیکی 12 سەعاتیان زیاترە یا کەمتر، کاتێک لەشی مرۆڤ 8 سەعاتی تێپەڕان بە بێنان خواردن، ئەو کاتە شکر لە ناو خوێن نامێنێت، پەنکریاس چیەکە ئەڕوات ئەو شەکرانەی کە خەزن کراوە لە لەش وەکو شێوازی چەوری وەکو چەوری جگەر ئەوانە دائەشکێنێت، ئەیکاتە وزە ئینجار لە لەشی مرۆڤ بەکاردێت. واتە کاتی ڕۆژوگردن چەوری زیادەکان لە لەشمان نامێنێ، خانە مردووەکان لە لەشمان نامێنێ، چونکە ئەو کاتە وزە لە لەش خۆراک ناخۆین، شەکر و لە ناو خوێن نییە، ئەو کاتە لەش پەنا ئەبات بۆ ئەوەی شەکرە خەزنکراوەکان و چەوری خەزنکراوەکان لەش بەکار بهێنێت. ئەمەش بۆ خۆی ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی بمان پارێزێ لە نەخۆشی درێژخایانەکان وەکو نەخۆشی زەخت پەستانی خوێن، هەروەها نەخۆشی دەمارەکان و نەخۆشی شەکرە. لەبەر ئەوەی کاتێک مرۆڤ بۆچی تووشی شەکری جۆری دوو ئەبێت، کاتێک بەنکریاس کە مادەی ئینسۆلین دروستەکە، کە ئینسۆلین ئیشی ئەوەیە شەکر لە ناو خوێن دەرئەهێنێت و کە دێ ناو خانەکانی لەشەوە بۆی ببدە وزە، بەکار بێت وەکو وزە، وەکو تاقە. کاتێک مرۆڤ ناتەندروست و خواردنی زۆر ئەخوات و شەکر و چەوری زۆر ئەخوات، ئەو کاتە پەنکریاس پێڕان ناگات ئەوەنە ئینسۆلین دروست بکات بۆ ئەوەی هەموو ئەو شەکرەوە لە ناو لەشە بیخاتە ناو خانەکانەوە، ماندوو ئەبێتە شەکرەی جۆری دوو کە ئینسۆلینیان هەیە بەڵام ئیش ناکە. هەروەها ئەگەر بای من سوودەکانی ڕۆژوگردن بۆ جەستە بکەین لە چەند خاڵێک.
خاڵی یەکەم سوودی ئەوەیە کە لە پرۆسەی هەدم بەشداری ئەکا. هەدم چییە؟ واتە شکاندنی خانە خراپەکانی لەش و بەکارهێنانی وەکو وزە وەکووتمان چوری زیادەکان لە لەش کە ئەوکۆ ئەبێتەوە لەسەر جگەر. هەروەها بنیادنانەوەی بە خانەی تازە کە ئەمەش کاتێک دووبارە مرۆڤ کاتی ڕۆژوگرتن کە دووبارە دەساکات بە نان خواردن کاتی ڕۆژوو شکاندن، ئەمە بنیادنانەوەی خانە تازەکان دەست پێ ئەکات. ئەمەشە تەئسیرێکی هەیە لە تازەکردنەوەی خانەکان و هەروەها عالمەکان پێشتر باوەڕیان وا بووە کە ڕۆژوگردن بە بۆنەی ئەم پرۆسەیەوە تەئسیرێکی هەیە بۆ گەڕانەوەی گەنجێتی. هەروەها سوودی دووەم ئەوەیە کە لەش پاک ئەکاتەوە لە مادە ژەهراویەکان و ئەمەشە استفادەی ئەوەیە کە ڕێژەی ئلتهابات کەم کەدەوە، هەروەها ئازاریش کەم کەدەوە ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە وەکو شێرپەنجە یاخود نەخۆشی ئلتهابەکان، هەروەها زمانیانەوەی شێرپەنجە و شەکرە و زەخت، ئەمە ڕێژەی ئلتهاب لە لەش کەم ئەکاتەوە. بۆ نمونە کاتێک کەسێک نەخۆش ئەبێت، نەخۆشیێکی ڤایرۆسیەگرێ یاخود بەکتری، ئەبینی وەڵامدانەوەی لەش جوابدانەوەی لەش ئەرا ئەی حاڵەتە چەست طبیعیەن فسیۆلۆجیەن ئەو کەسە ئارەزووی خواردنی نامێنێت، دڵی خواردن نابات. ئەمە چییە؟ وەڵامدانەوەی لەشە بۆ ئەوەی بەرگری لەش باش ببێتەوە و ئەو کەسە زووتر چاک ببێتەوە. واتە لێرە دەرکەوت کە کاتێک مرۆڤ کەمتر نان ئەخوا، کاتێک برسی ئەبێت، کاتێک بە ڕۆژووە بەرگری لەش باشتر ئیشەکە. هەروەها سوودێتر ئەوەیە کە بۆ چارەسەرکردنی نەخۆشی سەرەتان شێرپەنجە برسێتی کاتی ئەو کەسە برسی ئەبێت یاخود بە ڕۆژوو ئەبێت، ئەو خانانەی کە شێرپەنجەن لاواز ئەبن کاتێک خۆراک و شەکر پێی ناگا لاواز ئەبن وردە وردە لەوانەیە ئەگەر بە پرۆسەیەکی ڕێک بڕێوە چێت و بە عەلمی لەگەڵ چارەسەر وردە وردە لەناو ئەچێ. هەروەها سوودی هەیە وەکو سەرەتا بۆ چارەسەرکردنی ئەو کەسانەی کە نەخۆشی شەکرەی جۆری دوویان هەیە کە باسمان کرد کە سەرەتا تووشە بن، ئەتوانن کە نێظامێکی ڕۆژووکردن بەکار بهێنن بۆ ئەوەی لەش ماوەیەک لە خۆراکدا ئەبڕێت، لە خواردندا ئەبڕێت و ئیسراحەتێک ئەدرێتە پەنکریاز بۆ ئەوەی ئینسۆلین کەمتر دروست بکات، لەبەر ئەوەی کێشە سەرەکیەکەیان ئەوەیە ئینسۆلین ئیش ناکە. ئینسۆلین دروستە بێ بەڵام چیتر ئیش ناکە لەبەر ئەوەی زەختێکی زۆری لەسرە، لۆدێکی زۆری لەسرە. کاتێک بە ڕۆژوو ئەبێ ئیسراحەتێک ئەداتە پەنکریاز، ئەمەیانە ئەهێڵێت وەکو چارەسەرێکە ئەهێڵێت دووبارە پەنکریاز باشتر ئیش بکە. ئەگەر بێینە سەر ئەو نەخۆشانەی کە درێژخایەنن، ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە یاخود ئافرەتی دووگیان ئایا ئەتوانێت ڕۆژوو بگرێ یاخود نا، ئەوە ئەتوانێت سەردانی پزیشکی خۆی بکات پێش ڕەمەزان، ئەراوەی بزانێت باری تەندروستی چۆنە، ئایا باری تەندروستی جێگیرە ئەتوانێت ڕۆژوو بگرێ یاخود نا. بەڵام بەگشتی شەکرەی جۆری یەک کە کێشەکەیان لەوەیە ئینسۆلین لە لەشیان دروست نابێت، ئەوە ناتوانێت ڕۆژوو بگرێ، زۆر سەختە، تەئسیر لە تەندروستیەکە. بەڵام شەکرەی جۆری دوو بەڵێ بەگشتی ئەتوانێت ڕۆژوو بگرێت و زۆریش سوودی هەیە بۆیان، هەروەها سوودی هەیە استفادەی هەست ئەرا نەخۆش ئەوانەی زەختیان هەست، ئەوانەی نەخۆشی ئلتهابات مەفاسڵ دیرت وەکو ڕۆماتیزم یاخود نەخۆشی ڕەبوو، ئەوانەی هەناسەتەنگیان هەست، ئەمانە هەمووی ڕێژەی ئلتهاب لە لەشیان کەم بوودەوە کاتی ڕۆژووگردن. ئەمەشە بوودە هۆکارێک کە استفادە لێ بکات و تەندروستیان باشتر ئەبێت، هەروەها نەخۆشی زەخت و دڵ و ئەوانە کە باسمان کرد ڕێژەی چەوری کاتێک ڕۆژووگردن لە لەش کەم ئەبێتەوە، ئەمەش ئەبێتە هۆکارێک کە زەختیان دابەزێت و تەندروستیان باشتر ببێت.
بایم لەسەر ئەو خواردنانە چەس کە لە کاتی ڕۆژوگردن تەندروستە ئەرا مرۆڤ. خواردن کاتی ڕۆژ و شکاندن ڕاستە ئەو کەسانە برسی ئەبن و ئارۆزەیەکی زۆریان نەبێ بۆ خواردن، بەڵام باشتر وایە ژەمێکی زۆر خواردن نەخۆن، چونکە ئەوە تەسیری هەست لەسەر مەعیدەیان و زۆر جات ترشی ئەهێنێتە سەرەوە و سوء الهەضم و عەسر الهەضم دروست کرد. ئەوە بەگشتی. ئەو خواردنانەی کە تەندروستە لە کاتی ڕەمەزان باشتر وایە خواردنی فرێژ بێت، تازە بێت، معلەبات نەبێت. هەروەها کەم چەوری و کەم شەکر. بۆ نمونە خواردنەکان سەوزەواتی تیا بێ، سەوزەوات زۆر گرنگە، استفادەی فرەس ئەرا لەش، فایبەری تایە ناهێڵێ تووشی قەبزی بن، چونکە لە کاتی ڕۆژوگردن ئاو کەم ئەخورێت. هەروەها خواردن ئەگەر هات و گۆشتیان بەکارهێنا باشتر وایە کوڵاو بێ یاخود برژاو بێت، سوورکردن نەبێت لە ناوڕۆن، یاخود ئەتوانن لە ناو فڕن دایبنێن ببرژێت. ئەو شێوازێکە تەندروستە و چەوری کەمی تایە. بە تایبەتی خاڵێکی فەرەگرنگ ئەوەسا کە ئاو فەرە بخۆنەوە کات ڕۆژ و شکاندن تاکو و کاتی سوحور کە پاشیوە، چونکە لەش خلال ڕۆژوگردن لە ئاو خواردندا ئەبڕێت و پێویستی بە ئاوێکی زۆر بۆی تووشی وشکبوونەوەی جەفاف نەوت. هەروەها کەمکردنەوەی کافین، ئەو مەشروباتی کە کافینی تایە وەکو قاوە، وەکو چای، نسکافێ، ئەوانە بۆچی لەبەر ئەوە ئەم مەوادانە کە کافینی تایە ئەم خواردنەوانە ئەهێڵێ ئاو زیاتر لە لەش دەربچێ، ئەفۆن لە ڕێگەی میزکردن، ئەمەشە ئاو لە لەش کەم کەدەوە. خۆی ئەو کەسانە بە ڕۆژن پێویستیان بە ئاو شلەمەنی زیاترە بۆ لەشیان، ئەمەشە ئیشێکی پێچەوانە ئەکا. هەروەها پاشێوکردن فەرە استفادەی هەست، چونکە فەرەی خەڵک هەست جار هەست پاشێو ناکەن یاخود هەڵناسن، بەڵام ئەوە زیانی هەست و فرە مهمە هەڵسن کات پاشێوکردن، لەبەر ئەوەی پاشێوکردن دووبارە کەنان ئەخۆیتەوە وزە ئەبەخشیتە لەش. هەروەها بەتایبەت ئەو کەسانەی کە نایانەوێ زەعیف بن لە کات ڕەمەزان، چونکە وەک وتمان ئەگەر 8 سەعات تێپەڕێت لەش چەوری مەخزون لە جگەر شکند و کە دەیە تاقە و استفادەی کرد. بەڵام ئەگەر هاتوو ئەوە تێپەڕان، یعنی لە 16 سەعاتی تێپەڕان نان نەخۆین، چی ئەبێت ئەو کاتە چەوری لەشش مەسەڵەن کە تەواو بووت، ئەنجار پرۆتینی ناو ماسوولکەکان، ناو عەضەلاتەکان استفادە کرد، ئەیگۆڕێت بۆ شەکر، بۆ تاقە، اینجا استفادەی کرد ئەرا لەش. ئەمەشە ئەهێڵێ ئەو کەسانە وەزنێکی زۆر لەدەست بدەن. و هەروەها بەتایبەت ئەو کەسانەی کە تەمەنیان زۆرە، وەکو بە ساڵاچوان یاخود مناڵان، ئەوانەی کە توانای ڕۆژوگرتنیان هەست، یاخود ئافرەتی دووگیان، یان ئەو ئەفرەتانەی کە شیری مناڵ ئەدەن، فرە گرنگە پاشێو بکەن. هەروەها لە کاتی پاشێوکردن بە هەمان شێوە خواردن تەندروست بخورێت، ئاو خواردنی فەرە، خواردن کەمچەوری، بەڵام تەندروست بێت. بۆ نمونە وەکو ماس و شیر و شیرەمەنیەکان فەرە گرنگە، سوپ و شۆربا و هەر شتێک بێت کە سووک بێت لەسەر گەدە و خۆرما، کە فرە استفادەی هەست لە کات ڕۆژوگردن، چونکە ڕیشاڵی هەست، ئەلیافی هەست، هەروەها شیرینەکەی تەبیعی تاقەیەک بەخشدە لەش. هاتیمنە کۆتایی بەرنامەکەمان، بەرنامەی تەندروستی لە ڕەمەزان. سڵاوی ئێمەش قبولکەن، نازەنین قودرەت، هیوادارین سوودێکمان بەخشیوە بەڕێستان، ڕۆژوتان قبول بێ، ڕەمەزانتان پیرۆز.